ئەبێ خۆمان لە ناخی خۆمانە یەکەم جار بگۆڕین تاکەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمی باسی منکەرەکە من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. أفرمي منكرك أجر نيتواني بزمانش بيجورة بدلي بيجورة يوم لحظة كردو آخر حديثك شون وافرمي فبقلبي شون أجور بدل بيغمر إخوة عليه الصلاة والسلام شون فرميتي واقعك بدل بجورة أي شون يجورين بدل لحديث كتير فرمي وليس وراء ذلك من الإيمان حبة خردل دواي أو أضعف الإيمان إيمان بقدر دنك زيزانيك لدلا نامن بۆچی ئیمان نامێنێت چکە نامێ بە پاڵنەر ئیمانێکی سارد و سڕ هیچ شتێ لە واقعەکە ناگۆڕ لە ناوە غیرەت دروست نابێ شۆڕشێک لە ناختا دروست ببێ بۆی ئەو واقعە بگۆڕی ئێمە کەی ئیمانداری ئەمە کەی مسڵمانێتی خوا کابرای ئەزهەرەی وتخوا ئەمە ئومەتی محەممەد ئەمە ڕووماڵاتە بەخوا کوردستانی ئەمەی ببینایی وتخوامە دوو لە ڕووی پەرژینی قای بە خراپتر با نەڵێم لە هی ئەویش ئەوی تخوامانە بەشەرن أم إسلاميانا جارم إسلاميانا تخوام أما شون محمد كوتون عليه الصلاة والسلام أما باورن بدعوة بيغمبران هي كيأتي نبي وليس معه أحد أي كاميو بلاغو دينك أتانجيان كاميو لا إله إلا الله خلقتان لسركو كردو مگر لا إله إلا الله كان نفي آله وأنداد وأرباب وطواغيت ناكا أي كاميو نفي كردنا أيوة خلقتان بم إسلام بإسلامتك كون كردو وتان إما جماعيشي مسلمانين وإسلامتي هلقرين وبيامي إسلامتك وجينا برلمان وجينا فلان شنو أحكام شريعتي خوات تطبيقك يكاكي وأحكام شريعتي خوات لخوتانا تطبيقناك شكاتي للصحفية كردو لإنارتي كومل سيجي هاد روشو شكاتي كردو لا يجيتي طاغوت تحاكم بو طاغوت لبرشكال للصحفية كر ئێوە خۆتان دادگاتانە ئەی بۆ ڕای ناچێشنە دادگای خۆ ڕاستە کاتی انتخاباتی ژیان وڵات سەوتیان بدەینێ کاکە خۆم عالەمە خۆ شوێن هەمەجێتی ئێوە و غافڵبوونی ئێوە ناکەوێتە خەڵکێک نایەوێت دینەکەی لە دەستدا لەبەر خاترەوەی 49 ملیۆنی تر بە یەکێکی تر وەربگرن مەلا مەڕوانێکی سەلەفی ڕاتەوە لەو سۆران عومەرێکی جاسووسە ڕاچێتە شوێنی ئێمە چەنی بێچەن چۆن ئەم واقعە ئەگۆڕێ بەم پیاوە گەندەڵانە چۆن بەمە ئەگۆڕێ کە ئەمانە قیامەت خواز نین چۆن بەمانە ئەگۆڕێ کە ئێستا ساحەکەیان گۆڕیوە بەمانە ناگۆڕێ من هەر نمونەیەکم دێتە پێشچاو ئەم نمونەی ئەم ئیسلامیانەی کوردستان کە یانەوێ واقعەکە بگۆڕێن بیزەبەت وەکو ئەم نمونەیەکە بۆتان باسەکەم وایە بینم ڕۆناڵدۆ بە تیپەکەیەوە لە ساحەکە حازر و تۆپەکەی بەدەستەوەی ساحەکە ساحەی تۆپی پێیە جمهورەکە سەیرەکەن و چەپڵە بۆ ئەو لێدەن ئەویش تۆپەکەی لە قاچایە جەماعەتی ئێمە لەم دیوەوە موشێنەکەن هەڵماتێن کەلایەن لەم لاوە ساحەکە ساحەی منافەسە نییە ئەو تۆپەکەی پێ لێدا بۆ گۆڵ ئەمان بە هەڵماتێن وڵا کەلایەکی باشتری پێوەی بیباتەوە ئەمە چۆن نەکرێ برا ئەو کابرا تۆپی پێ یاریزانی تۆپی پێ هێناوێتی تۆ قماربازت هێناوە موشێنکارت هێناوە ساحەکە ساحەی دەستکاریکردن نییە تۆ شەو ڕۆژەم حیزبە ئیسلامیانە بە دوای پارتی وێچێتیەوەن چۆن ئەم واقعە ئەگۆڕێ ئەبێ لە سەرەتاوە تەبەڕا بکە لەوانەکەوە ئیسپاتیکە کە ئێمە بەرنامەی خۆمان هەیە چەند جارم بەرنامانە گۆڕە خوار بارم قادر بڵم تۆ چەند جارت ئەم بەروەبەر کرد و منهەج گۆڕی پێش مامۆستا سەدیق دوای مامۆستا سەدیق تەنظیمی برانە 96 98 مەکتەب عسکەری دروست دەکرد برا ناو سەلەفی جیهادی و مەکتەبی عسکەری دوای ناو بزوتنەوە هەڵتەکانی بزوتنەوە ئەنجا دوایەوە هی ئەوانی تروش و لە جیاتی سەلەفی جیهادی ڕاتکرد و دۆڵات دیموکراسی و دادپەروەری لای چێش لای بەرهەم ساڵحەیەکی تاغوتی دۆڕا و مفلیس کە ئێستا ئەزانین چۆن بە پەیژەی پشتی هەمووتانە سەرکەوت بۆ ڕاتبی 1 ملیۆنەکەی ڕێئاسەی جمهوری خی گەورە هیدایەتی ئەمە شوێوەش بدا براکەم و خەڵکە ڕاستی کات و ئێ بەچی ڕاستیەکەی تۆ بۆ وەزە